ئەچمە لای تەوەری ئەمڕۆی پرۆگرامەکەمان سبەینە بە بۆنەی ڕۆژی خۆشەویستیەوە دەستگای میدیای کورتسات بە هاوکاری گروپی مۆزیکی لوور کۆڕێکی شعری بۆ شاعیر جەمال غەمبار ساز دەکات کە تیایدا شاعیر جەمال غەمبار چەند شعرێک و چەند قەسیدەیەکی تایبەتی خۆی پێشکەش دەکات لەگەڵیشیدا چەند بەرهەمێکی گۆرانی و مۆزیک لەلایەن گروپی مۆسیقای لوورەوە پێشکەش دەکرێت. شاعیر جەمال غەمبار لە سودی کورتسات مەگەزین میوانمانە بە چڕی باز لە چالەکیەکانی سبەینێ دەکەین. بەخێر هاتی مامۆستاگیان. زۆر زۆر سپاس. بینەران و بیسەرانی کورتسات مەگەزینیش باش. زۆر سپاس. چالەکیەکانی سبەینێ من ئاماژەم بە بەشێکیدا ئەوە هەر ئەوەنەیە یان چیتر لە خۆ سبەینێ وە کورد دەڵێ مقەدەر نەبێ کۆڕێکی تایبەت بە ڕۆژی خۆشەویستی بە جەژنی ڤاڵەنتاینە بۆ کۆنسێرتێکی شێر و میوزیک وایە بە هاوکاری تەوان دەستگای میدیای کورتسات بە سوپاسەوە سپۆنسەری ئەم چالاکی کردووە. سەعات 3:30 لە هۆڵی تەوار دەست پێەکە وەک جەناب ئاماژە و پێدا چەند دەقێکە خوێنمەوە ئەو دەقانتیانە هەیە تایبەتە بە ڤاڵەنتاین. گروپی موزیکی لوور هاوڕێ لەگەڵ شعرەکانە مساحەبەیەکی میوزیکیەکەن بەڕاستی کەم زۆر پێم خۆشە و لێرەشەوە لە بواری ئەم پرۆگرامی جەنابتەوە من بانگهێشتی سەرجەم هەواداران و بیسەران و بینەرانەکەم ئەگەر بۆیان بلوێتە شریف بێنن گەورەیە بۆ من وە کۆڕەکە ڕۆشنتر و گەرموگوورتر و بەجۆشترەکەن. سپاسیانەکەم ئەگەر ئامادەم جارێک خێڵێمەوە لە هۆڵی تەوار نزیک پارکی ئازادی سەعات 3:30 دوانیوە ڕۆدەست پێەکە. زۆر باشەکەواتە ورتر باز لە چالەکەەکانی سبەینیەکەین پرۆمۆی چالەکێکی سبەینێ ئامادەیە پێکەوە سەیرەکەین فەرمون. بەلای گوندێکدا تێپەڕیم بەلای گوندێکدا تێپەڕیم ژنێک لەبەر پەنجەرێک گۆرانی دەوت منداڵێک لە کەناری گۆمێکدا چاوەڕێیکی سەڵێکی دەکرد لە ئاوەکە بێتە دەرێ بەیانی زوو بوو زۆر زوو بەیانی زوو بوو زۆر زوو کە بەلای ئەو گوندە تێپەڕیم حەزم دەکرد تۆش لەوێ بیت. بە بۆنەی جەژنی خۆشەویستی و ڕۆژی ڤاڵەنتاین دەستگای میدیای کورتسات کۆڕێکی شعر و مۆسیقا بۆ شاعیر جەمال غەمبار بە هاوکاری گروپی میوزیکی لوور ساز دەکات. شاعیر جەمال غەمبار چەند تێکستێکی شعری تایبەت بە ڤاڵەنتاین دەخوێنێتەوە. حەزت لە دنی کامیانە فەیروز یان مەزهەری خالقی تۆش بڵێ هەردووچان ئەوجا بڵێ ئێوارانیش بەدەن پێشی شەرابی سوورەوە حەز دەکەم شعری مەحوی ببیستم بە دەنگی تۆ. ڕۆژی هەینی ڕێکەوتی 4/2/2025 هۆڵی تەوار کاتژمێر 3:30 خولەکی پاشنیوەڕۆ هاتن بۆ هەمووانە. ژیان وەک سادەی ئاو ببینم یاخوا نەمرین یاخوا نەمرین. کاک جەمال سبەینێ چەند با بڵێن هۆنراوت ئامادە کردووە بۆ چەند تێکستێکە بەڕاستی 6 تێکستن کورت و درێژی تایە هەنێ شتی کەشم ئامادە کردو بەڵام ئەکەوێتە سەر کاتەکە کاتی هەم بەشداری بە بەشداری میوزیک ئەکەوێتە سەر کاتەکە چکە من بەڕاستی هەرگیز پێم خۆش نییە بینەریابی سەر تووشی جۆرێک لەوە ڕزبوون ببێ لە خوێندنەوەیانی کۆڕەکە زۆر درێژ ناکەینەوە چووکە ئەوەی کە مەبەستە زیاتر یادکردنەوەی ئەو ڕۆژەیە بەڕاستی کە ڕۆژێکی نەکەر کوردەواری و یا با بڵین ڕۆژهەڵاتی بێ بەڵکو ڕۆژێکی جیهانیە لە هەموو دنیادایە. بۆچی حەزت کرد لەو ڕۆژەیە کۆڕێکت هەبێ؟ بەڕاستی ڕۆژەکە بۆکو عەرزم کردی ڕۆژی جیهانیە ڕۆژی خۆشەویستی و مرۆڤ دۆستیە ڕۆژێکە جێگەی بایەخە ڕۆژی ئەوەیە کە عاشقان دڵداران خۆشەویستان چۆنەڵی گوڵی سوورە گۆڕنەوە ئەوە جارێکی کە پێک دێنەوە ئەگەر کێشەیەکە بێ و بەردەوامی ئەدەن بە ژیان یعنی ژیان جوانترەکەن و مەبەستیشم بەڕاستی ئەو ڕۆژە بخرێتە ڕۆژی 4/2/4 فەبریوەری کە ئەوە بەڕاستی با بڵین چەندین سەدە پێش ئێستا ڕووداوێک ڕووی داوە بۆیە ئەو ڕۆژیان هەڵبژاردووە کە تیایدا بە ڤاڵەنتاین ناوەبریا ڕۆژی خۆشەویستی
زۆر باشە گروپی لۆریش لەوێ ئامادە ئەبن حتما گروپی موزیکی لۆر ئامادا بن مسفاسیانەکەم چەند پارچە موزیکیشی جوانیان هەڵبژاردوون دوێنێ لەگەڵیان دانیشتم چۆنەڵێ وێنەکەیان دامێکە لەگەڵ تێکستەکانە چ میوزیکێک ئەژەن بەڕاستی چکە گرنگە بەڕاستی هەر خوێندنەوەی تێکس نەبێ میوزیکیش بێ جگەلەوە چەند بەرهەمێکی گۆرانیشیان هەیە گۆرانی تیانە گۆرانیتەنها مۆزیکە شان بەشانی بەڵێ شعرەکان بەڵێ لە پێشە نامێ باسی پرۆسەکە بکەم چۆنە چۆنی چکە دیارە چۆنەڵی سکریپتێک هەیە لە پێشە بە میوزیکە ڕۆن بۆ ئەوەی کە جێویشی هادی ئارام دروستکەن اینجا بە شعر دەست پێکەین و لە بینی شعرەکانە میوزیک داخڵە بێ لەگەڵ شعرەکانە داخڵە بێ هەم بە گروپ هەم لەسەر شێوەی تاک یعنی با بڵین بە تاک ئالەتی داخڵە بن تەمە ناکەم شتێکی باش بێت تەمە ناکەم ئەو ساتانی ئەو چەند ساتی کە لەوێ بەسەری ئەبین جۆرێک لە ئاسوودەی جۆرێک لە ئۆغژن ببەخشێ بە دەرونی و ئامادە بوونە بە ڕێزەی کە تەشریف دێنن و سوپاسیانەکەم لە پێشەوە زۆر باشە مامۆستا لەگەڵ بۆنەکانە بۆنە منە بۆنە ئاینیەکان یان بۆنە نەتەوەییەکان یان بۆنەیەکی وەکو ڕۆژی خۆشەویستی پێت خۆشە بۆ هەمویان بەرهەمت هەبیان تەنها ئەو بۆنانەی کە تایبەتن بە خۆشەویستی و بەوانەوە حەزەکەی تێکستت پرسیارێکی ڕەوایە دیارە ئەکەوێتە سەر کات و وەخت و چۆنەتی بۆنەکە ئەوەیە ینی مەسێسە بۆ نمونە من دەمێ بوو پلانم بۆ ڤالنتاین بەڕاستی شتێ بکەم ڕەنگە لە ئایندەیە بۆ بۆنەیەکی تر بێ ئەکەوێتە سەر وەکو عەرزم کردی کات و زەمن و میزاجی خەڵکو و میزاجی خۆم و هەموو ئەو شتانە ئەگەر مەرج نییە بۆ هەموو بۆنەیەک بێ با ڕازگۆ بم مەرج نییە بۆ هەموو بۆنەیەک شعرم هەبێ بۆ هەموو بۆنەیەک کۆڕ بگرم بەڵام هەندێک بۆنە هەنووکو عەرزم کردی زۆر تایبەتن پێشەوەی کە بینە ناو ستودیۆ باسمان لە ئەم شەو کرد ئەم شەو شەوی بەراتە و ئاماژەت بە تێکستێک کرد تێکستەکەت بۆ خوێندمەوە کە یەکێک لە هونەرمەندە کۆچ کردوەکان خاڵی خۆش بێ کردێتی بە گۆرانی و ئاماژەت بۆ کرد کە ئەو تێکستە با بڵین تەواو نییە یاخۆت هەمووی نەکراوەتە گۆرانی لەبەرەوەی کە ئەگەر هەمووی بکرایەتە گۆرانیەکی باسیەوەمان کرد بەڵێ سپاس دەکەم بەڵێ تێکستەکە نەموتەواو نییە وتم مەسەلە بۆ نمونە هەنێک کۆپلەی لێ هەڵبژێراوە دیارە گۆرانیەکە گۆرانی زۆر سەرکەوتووە و ئەتوانم بڵێم ئەو گۆرانیە کە لە چڕینی لە وتنی لە بێژانی هونەرمەندی گەورە ڕۆحشاد کاکە عوسمان عەلیە بەڵێ بەڕاستی بەو شاکارەی چۆنەڵی زەخمێکی تریدا بە شەوی بەرات بەتایبەتی لە شارێکی وەک سلێمانیە مثلن هەر باسی شەوی بەرات کە یەکسەر گۆرانێکی کاکە عوسمان عەلیمان بیرەکەوێتەوە من ئەوەم بۆ باس کردی کە گۆرانەکە شعری شەیە گۆرانەکە شعری شەیە شعری یەکێکە لە شاعیرە نازدارەکانی کورد کە هەمیشە ئەم شاعیرە بە تەنگ دڵ و دەرونی عاشقانەی گەنجانەوە بۆ ئەویش ڕۆحی شاد مامۆستا حەمە عەلی مەدهۆش مامۆستا حەمە عەلی مەدهۆش من لێرەوە پێم خۆشە دەستگا زانستیەکان زانکۆ بەڕاستی ماستەر و دکتۆرای لەسەر بخوێنن مەسەلەن ئەوان دێ قەسیدەی هەیە لە دڵ و دەرونی سایکۆلۆژیای گەنجەوە قسەی کردووە شەوی بەرات یەکێکە لەو مناسبانی کە مامۆستا مەدهۆش لە شێعرا تەوزیفی کردووە بەڵام چۆنی تەوزیف کردووە ئەگەر کات هەبێ من تێکستەکە خوێنمەوە زۆر ئەوە نییە باشە سڵاو لە ڕۆحی هەردووچان بەڕاستی و هەردووچان داهێنانیان کردووە ئەتوانم دەست پێ بکەم بەڵێ مەدۆژە فەرموێ ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە وا مناڵانە گەڕێن دەست بە دەرگاوە ئەنێن منیش هاتوومە دەرگات تا بەرم کەوێ بەرات بەراتی من جیایە بەراتی من جیایە نەفلسە و نەخورمایە لە باتی فلسوعانە سەیرێکی ئەو چاوانە لە باتی دەنکە نوقوڵ زەردەخەنەی لێوی گوڵ تۆش دڵی من مەشکێنە وەرە دەرێ بم دوێنە بەو دەست و پەنجە جوانە یەک نامەی پچکۆلانە بینوسە لە پەناوە گەڕێ نەبوو بیهاوە جاران ئەگەر کوڕی عاشقی کچێ بووە نەیتوانی بایان نامی تەسلیم کە نامەکەیە نووسی پشکۆلە بەردێکی تێخست و بۆیە هاویش دەی هاویشتە حەوشەکەیان یا شوێنێکە بتوانێت جا مەدۆژ ئەمەی زۆر جوان تەوزیف کردووە کە فەرموێ بەو دەست و پەنجە جوانە یەک نامەی پشکۆلانە بینوسە لە پەناوە گەڕێ نەبوو بیهاوە بۆ ئەم دڵە بێکەسە بەرات هەر ئەوەم بەسە
وەک دوعا هەڵیەگرم ئەی خوێنمەوە تا ئەمرم ئەوەندەی تر جوانەبی ڕووسوری جیهانەبی ئەم شەو شەوی بەراتە شەوی خۆشی و خەڵاتە. دەستەکان خۆش بێ ئەمە هەموو تێکستەکە بوو هەموو تێکستەکە بوو ئەوەی کە من دەسم کەوتووە دیارە کاکە عوسمان عەلی ڕوحشاد لەگەڵ ئاوازدانەرەکەیە نازانم چەند کۆپلەیەکی هەڵبژار و بە زۆر جوانی وتۆ بەڕاستی داعیشی تیا کردووە وتم کللتورەکەی زیاتر ڕۆشن کردوێتەوە کللتوری شەوی بەرات دیارە کللتورەکە خۆی شەوی بەرات مناسبەیەکی ئاینیە بەڵام ئێستاش لە پاڵ ئەوەی کە مناسبەیەکی ئاینیە بۆ بە بەشێک لە کللتوری کوردیش بەڕاستی هیچ یادگاریەکەت هەیە تۆ لەگەڵ بە مناڵی بەڵێ بە مناڵی ئەمە لە گەڕێکی پیرمەسوور و ماڵکەنی ئەچوین ئەگەڕین ئەچوین بۆ گەڕێکی شێخان ئەچوین بۆ گەڕێکی حاجیحان حتممە لە دەرگامانەدا شێوێکی زۆر خۆش بوو بەڕاستی تر تۆ ماڵ هەبوو نقلێ بەخشی و ماڵ هەبوو پارەی کاشیەدا ئیتر جۆز و خورما و هەموو ئەوشتانە بوو زۆر خۆش بوو ینی ئەو شەوانە باوەڕم وایە لە زاکریا لە یادەوەری هەموو تاکێشی کووردا هەیە ینی ئەگەر هەمووشی نەبێت زۆر بێ هەرە زۆری بەڵێ زۆر باشە ئەو تێکستانەی کە سبەینێ پێشکەشیەکەی پێشترە یان خۆت ئامادە کردبوو بۆ ئەم کۆڕەکە چەند تێکست ئامادە بکەی نوێ تێکستەکان بەڵێ هەندێکی نوێیە تازە بڵاوبنەوە لە دیوانێکی تازەما دوایی باسیەکەم یەک دوو تێکستیشی هەیە بەڕاستی کاتی خۆی بڵاوبوونەتەوە بەس بە دەنگ نا منەمێ بە دەنگ بیخوێنەوە لەسەر شانوە لەگەڵ مۆسیقادا بەڕاستی تایبەتن بە ڤالنتاین بەڵێ زۆر باشە ئاماژەت بەوە کرد کە هەندێکیان تایبەت بە ڤالنتاینە و بەشێکیشی بڵاو کراوەتەوە بەڵام لە دیوانێکە بڵاوبنەوە ئۆکی بڵاوە بێتەوە سوپاس دەکەمەوە پرۆژەی داهاتووە دیوانێکم هەیە تازەیە کتێبخانەی مێخەک لە ناوچەی سۆران و ڕەواندز بۆم چاپ و بڵاوەکەنەوە کە دەرچوو بڵاوە بێتەوە لەگەڵ سیدیەکە بڕیار وایە لەگەڵ سیدێکی دەنگا چەند تراکێکی شعریتایە کە هەمان ئەو تێکستانە لە ناو دیوانەکە هەن بڵاوە بێتەوە و وابزانم ئەگەر بکرێ بەرگەکەی ئێستا ئەگەر هاوکارانم سیمە برادرانم کە لەگە بەرگەکەی پیشان بدەن بەڵێ ئیتر ڕاشم مەکێشە بۆ ئەوەی کە ئەتەوێ ئەگەر ئەوەی دوێنێ سبەینەیە خوێنمەوە یەک دوو تێکسی لێرە بخوێن پێشم کەوتی ناتوانم کە بیخوێن بەڵام لە بری ئەوە پێمان خۆشە قەسیدەیەکی ترمان بۆ بخوێنیتەوە ئەویش قەسیدەی ئەلوەداعە ئەلوەدا ئەواخر با بڵێم بۆچی ئەمەوە قەسیدە بۆ چیە من پرۆژەی ئایندەم لە قەسیدەی خۆم نییە بەڵێ بەرجی کتێبەکەی بەڵێ ئەوە بەرجی پێشەوەیەتی ئەوە ژیان جوانتر دەبوو تۆ لێرە بەڵێ ئەوەش بەرجی دواوەیەتی دیارە عنوانەکەی بەنگلیزی و ناوی خۆم ئەوەش کۆپلەیەکە لە یەکێک لە قەسیدەکانە ئەڵێ ئەگەر بۆم خوێنرێتەوە بچمە پێشەوە زیاتر بێنە پێشەوە زستانێ لەوێ بووم لای تۆ زستانێ لەوێ بووم لای تۆ لە سەرتەمی پەنجەرەکە ماچێکم جێهێشت پێم گوتی ئەگەر پەنجەرەکەت سڕی دەستکاری لێوەکان مەکە زۆر جوانە هیوادارم جێگەی خۆی بگرێ بینەوە سەر قەسیدەی ئەوە قەسیدەی ئەلوەداعی شاعیری گەورەی کورد سالمە بە حەقەت هەتا ئێستا سالم با بڵین نەخوێنراوەتەوە بەسموێ لە کۆڕەکانە کەمتر من کۆڕم بۆ گرتووە کە خۆم بە قەرزاری ێزانم بەڕاستی وەک شاعیرێکی گەورە نەک هەر ئەو زۆر شاعیریکەن تری کلاسیشی هەن من خۆم بە قەرزارە نەزانم و ئەبێ حەزیشەکەم بەڕاستی دەور و نەخشی ئەم شاعیرانە لە مێژووی ئەدەبی کوردی بە تایبەتی قۆناغی کلاسیشی بەرجەستە بکەم بۆ نەوەی نوێ گرنگە یعنی بچکە زۆر جار سیرەکەی نەوە تازەکانی بۆ نمونە لە ئەوروپا نەوە تازەکانی وڵاتێکی وەک بریتانیا ئاگاداری شکسپیرن بۆیە ئێمە ئەرچی سەرشانی ئێمەش بەڕاستی چۆنەڵێ دەور و نەخشی شاعیرانی کلاسیک زەقینەوە کۆڕیان بۆ بگرین هیچ نەبێگەر پلانی تۆیە بۆ پلانێکی ئایندەیم هەیە یا پاییزی ئایندەگەر عمر باقی بێ و سەحەت باش بێ یا زستانی ساڵی داهاتوو کۆڕێ بگرم بە ناونیشانی سالم ئەگەڕێتەوە بۆ شار چونکە سالم کاتی خۆی سەری خۆی هەڵگرت چووە ڕۆژهەڵات قەسیدەیەکی نووسیوە ئەلوەداع الوداع الوداع أي مرشي وأبان الوداع الوداع أي جاي جانان الوداع مستعدا وبلادي رافزي الوداع أي أهل إيمان الوداع وقاسيري تركمان
وقسيري تركمان دنبن بزور الوداع أي شاهي خبان الوداع دشتي هجر يعني دشتي كوتش دشتي هجر تارا وەک دەریای قیر الوداع أي مهری رەخشان الوداع ڕوبەڕووی مەشریق دەچم بۆ موڵکی ڕێی ڕوبەڕووی مەشریق دەچم بۆ موڵکی ڕێی الوداع أي قیبلەی جان الوداع ئەشکی دیدەم ڕەنی گوڵناری هەیە الوداع أي ناری پوستان الوداع دڵ بەرابەر زولفی تۆ وازح دەڵێ الوداع أي سنبولستان الوداع گەرچی بۆ ئەحواڵی سالم بێغەمی الوداع أي ناموسڵمان الوداع دەستەکانت خۆش بێ ئەو شاعیرە کلاسیکیانەی کە لە بەرنامەتایە و لە پلانتایە کۆڕیان بۆ بکەیت و قەسیدە و بەرهەمەکانیان پێشکەش بکەیت من هەتا ئێستا بەڕاستی ئەوەی کە زۆر تەرکیزم خسۆتە سەر کە هەمیشە وتومە لە هەموو مناسبەیەکە بە مەولای ڕۆحی خۆم ێزانم حەزرەتی مەحوی بۆ بەڕاستی و هەمیشەش لە هەموو کۆڕ و کۆبوونەوەیەکە ئەوەندەی پێم کرابێ ئەوەیشی کردومە بە خسمەتێکی زۆر پشوو کێزانم لە پای ئەو هەموو گەورەی و ئەو هەموو جوانی و ئەو هەموو ژیان دۆستی کە حەزرەتی مەحوی هەی بووە و هەیەتی یعنی بەردەوامە و دوای ئەو نالی بەڵام لەو شاعیرانی کە حەقی خۆیانم نەداونەتێ لێرەوە ئێڵێم گەورەیەکی وەک سالم و هەروەها وەفایی بێخوت و زۆری کەشن بەڕاستیە بێ چۆنەڵێ پلانی ئەوە دابنی بە پێکات و زەمن کۆڕیان بۆ بگرم و تەمەن ناکەم وەکوتم تەمەن باقی بێ و تەندروستی باش بێ بەردەوامم لەسەر ئەو پلانە بەڕێ دەستەکانت خۆش بێ شعرەکانت زیاتر تێکستەکانت لەکوێوە بڵاوەکەیتەوە مەبەستم سۆشیال میدیایە من خۆم کۆمەڵێک سایتی فەیسبووکێ خۆم ئەدمینی هیچیان نیم هەتا جاری وایە برادری خۆشەویستەیە سڵاوەنێرێ لە ڕێی ئەو فەیسبووکان و ئاگاداری نیم تەنها فەیسبووکێکی ئەدمینەکەی ناسم ئەویش مەسەلە ئاگادار مەکاتە وتومە شتی باشی تیا بڵاو بکەنەوە ئەوە یەکێک لەو سایتانی کە زۆر جار بەرهەمەکانی تیا بڵاوەکەمەوە سایتی ماڵێک لە ئاسمان کە ڕێخەرەکەی برایەکی خۆشەویستە کاکە هەیە من لە دانیمارک زۆربەی تێکستەکان لەوێ بڵاوەکەم و نەکرد تێکستی خۆمەوەی تەرجەمەش یەکەم لە سایتی چاودێر بە سوپاسەوە بەڕاستی ڕۆحشاد ڕەوانشاد کاکە سامی هادی شاعیر لە ڕێەوە بۆ مەنار زۆر سوپاس یەکەم و زۆر بە جوانی بڵاویانە کردەوە بەڕاستی جێگەی فەخر و شانازیە و ئاعتیزازیان پێوەکەم ئیتر عادەتەن خەڵگە لە ڕێی یا خوێنەوار لە ڕێی سایتەکانەوە متابعەکە لە ڕێو سایتانەوەیە بڵێ زۆر باشە من خۆم وەکو عەرزم کردی هیچ سایتێکم نێ تایبەت بە خۆم بێت من پرسیارەکە بزانم خۆت هیچ شوێنێکی تایبەتی ناوەڵا لە ڕێی وەزی چاوم ڕێ ئەوم نادا متابعی شتەکانم لە فەیسبووکەم بە حەقەت ئیتر کاتیش جاری وایە کەمە بەڵام ئەوەی کە فەیسبووک بە ناوی منەوە کاتەوە سوپاسیانەکەم هیوادارم بە شێوەیەکی وا بەکاری بێن لەگەڵ زەوقی گشتی و چۆنەڵێ شتی باشی تیا بڵاو بکەنەوە و ئیتر هەرەوەی هیچی کەنی زۆر باشە جا تێکستێکی کورتی زۆر جوانت هەیە نەوەکەت حەزەکەم بۆ مام بخێن بەسەر چاو تۆزی ئاماژەشی پێ بە بۆ کێت نووسیوە بۆ کامیانت نووسیوە بەڵێ ڕاستە من ئەم تێکستم بۆ نۆبەرەی نەوەکانم ڕینا خان نووسیوە ڕینا ئێستا لە مانجی چوارە تەمەند درێژ بێ لەگەڵ نەوەی هەر کەسێکی کە هەر بینەر و جۆگرێک تەمەنێ بێ بە 7 ساڵ من ڕینا چۆنەڵی ناوێکی نازداری هەیە لای من پێی ناڵم مەسەلە زۆرجار ڕینا پێڵم هەناری دڵ قەسیدەکە بە ناونیشانی بۆ هەناری دڵ کە هەمیشە لێرەیە هەناری دڵ کەی دەگەڕێەوە ئەم سەرابستانی من بیتە ژوورەکەم بڵێ پاپی جا چکە لەو سەردایک هەڵێ پاپی لە جاتی باپیر هەناری دڵ کەی دەگەڕێەوە ئەم سەرابستانی من بیتە ژوورەکەم بڵێ پاپی ببوورە لە شیعرت دەکەم هاتووم شەو شادی لێ بکەم پاپی هەناری دڵ دەیەوێ بخەوێ دنیا بریندارە بەدەست سیاسەت و جەنگی خوێناویەوە من دەمەوێ بخەوم پێشەوەی جێمبێڵی هەناری دڵ
دەپرسیت پاپی کەنتۆرەکەت بکەرەوە پێم بڵێ سبەی لە پێشوازی خۆرە کام چاکرد لە بەرەکەی ئەگەر ێوارەش وا دەیمانی دڵە هەبێ ملپێکی کام شێعر لە ملەکەی پاپی. دەستەکانت خۆش بێ تەمەند درێژبی مامۆستاگیان لەگەڵ ئێوە سپاسانەکەم دووبارە بەخێر هات بەژی جارێکی تر بە کورتی بەخێراتنی هەموو ئەو ڕێزانەکەم کە سبێ ئەمادا بن لە هۆڵی تەوار سەعات 3:30 پاژنی وەڕۆ بەخێر بێن دەستەکانت خۆش بێ زۆر سپاس جارێکی تر بەخێر هاتی